پیرۆزە یەکی مانگی مەی ڕۆژی هاوپشتی چینی کرێکاران جگە لە زەنجیرەکانیان هیچیان نییە بۆ لەدەستان. خۆشەویستانی بینەری ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکار و ڕۆژی پاڵپشتی و یەکگرتنی چینی بەشمێنەت و چاوساوەدا بە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بەیەکەوەین. بەم بۆنەوە سەرەتا ستافی بەرنامەی کرێکار و ڕۆژهەڵات تیڤی پیرۆزبایی ئاراستەی سەرجەم کرێکارانی کوردستان و بنەماڵەی ستەم لێکرا و بەشمێنەتەکانیان دەکات. هەروەها ڕۆژی جیهانی کرێکار لە سەرجەم بنەماڵەی چالاکانی کرێکاری و زیندانیەکانیان و ڕۆڵە چاوگەشەکانیان لە ئێران و کوردستاندا پیرۆز بێت. لە بەرنامەی کرێکارەوە لەم ڕۆژەدا ئێمەش بەڵند دەدەین کە وەک هەمیشە دەنگی مافخوازی و پەنجەرەی ڕاگەیاندنی ئەو چینە هەژارەی کوردستان و چالاکە مافخوازەکانی بین. خۆشەویستان، ئەمڕۆ هەواڵ و باسە کرێکاریەکانتان سەرەتا پێشکەش دەکری و پاشان تەوەری دیاریکراومان باسی ڕۆژی یەکی مانگی مەی دەبێت و میوانی بەرنامەکەشمان بەڕێز مەنسووری ئوسانلو لە سیما ناسراوەکانی بزوتنەوەی کرێکاری ئێرانە. دێمە وڵاتان. کەمتەرخەمی بەرپرسان سەبارەت بە مەرگی ئەفشین ئوسانلو. لەگەڵ ئەوەی ساڵێک بەسەر مەرگی گوماناوی ئەفشین ئوسانلو تێدەپەڕێ، بەرپرسان هیچ وەڵامێکیان بە داواکاری بنەماڵەکەی نەداوەتەوە. بەپێی هەواڵی هێرانە، پاش مەرگی گوماناوی ئەفشین ئوسانلو لە زیندان، بنەماڵەی ناوبراو سکاڵایەک لە دژی بەرپرسانی پەیوەندیداری زیندان لەمەڕ گوماناوی بوونی مەرگی ئەفشین ئوسانلو پێشکەشی دادگا کردووە. بەڵام پاش ئەوەی یەک ساڵ بەسەر مەرگی ئەفشین ئوسانلو تێدەپەڕێ، بەرپرسانی پەیوەندیدار هیچ هەوڵێکیان بۆ وەڵامدانەوە بە داواکاری و سکاڵای بنەماڵەکەی نەداوەتەوە. ئەفشین ئوسانلو ئەندامی هەیئەتی دامەزرێنەری سەندیکای شۆفیران ڕێکەوتی سیویەکی جۆزەردان لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانەی شاری کەرەج گیانی لەدەستدا. یەکێک لە نزیکانی ئەفشین ئوسانلو بە هێرانەی ڕاگەیاندبوو کە ناوبراو لە کاتژێر سێی دوانیوەڕۆوە دڵی تووشی کێشە دەبێت و هەست بە ئازارێکی زۆر دەکات. بەڵام بەرپرسانی زیندان تا کاتژێر هەشتی هەمان ڕۆژ ڕێگەی گواستنەوەی بۆ نەخۆشخانەی پێ نادەن. هەر بۆیە ئەم بنەماڵە سوورن لەسەر ئەوەی کە کەمتەرخەمی بەرپرسانی زیندان بۆتە هۆی مەرگی کوڕەکەیان و مەبەست لە نووسینی سکاڵەکەش دۆزینەوەی تاوانبارانی مەرگی ئەفشین ئوسانلووە و تا ئێستاکەش لەگەڵ ئەوەی لە ڕێگەی دادگای گشتی کەرەج بە دوواداچوون بۆ ئەم سکاڵایە دەکەن، هیچ وەڵامێکیان لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە نەدراوەتەوە. ئەفشین ئوسانلو برای مەنسوور ئوسانلو دامەزرێنەری سەندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەرە کە بە تاوانی پرۆپاگەندە دژی ڕژیم و کۆبوونەوەی ناڕەزایەتی لەلایەن قازی سەڵەواتی حکمی 5 ساڵ زیندانی بۆ بڕابووەوە. شارۆخ زەمانی پاش جێبەجێکردنی داواکاریەکەی کۆتایی بە مانگرتنی هێنا. شارۆخ زەمانی کە لە حەفتەی مانگی ڕەشەمەوە دەستیدا بۆ مانگرتن لە خواردن، پاش جێبەجێکردنی داواکاریەکەی کۆتایی بە مانگرتنەکەی هێنا. بەپێی هەواڵی هەواڵێری هێرانە، شارۆخ زەمانی چالاکی کرێکاری بەندکراو کە لە حەفتەی ڕەشەمەی ساڵی 92ەوە بە مەبەستی پشتیوانیکردن لە دەروێشە گونابادیەکان بۆ ماوەی 3 ڕۆژ دەستی دایەمانگرتن و دواتر گواسترایەوە بۆ زیندانی قزلحەساری کەرەج. لە ڕۆژی 20 مانگی ڕەشەمەوە مانگرتنەکەی خۆی ئەم جارە بە داواکاری گەڕاندنەوەی بۆ بەندی سیاسی زیندانی ڕەجای شاری کەرەج درێژە پێدا. بەپێی ئەو هەواڵە، شارۆخ زەمانی ڕۆژی شەممە 23 خاکەلێوە گوازراوەتەوە بۆ لقی حوتی لێپرسینەوەی کەرەج و لەمەڕ نامەی بڵاوکراو سەبارەت بە ئیعدامی بە کۆمەڵ لە زیندانی ڕەجای شار لێپرسینەوەی لێکراوە. نەقی مەحمودی لەو بارەوە بە هێرانەی ڕاگەیاند، شارۆخ زەمانی لە وەڵامدا سەرڕای ڕەتکردنەوەی ئەوتۆمەتانە وتی هەر کاتێک وەڵامی داواکاریەکەی لەمەڕ گواستنەوە بۆ بەندی سیاسی زیندانی کەرەج جێبەجێکرا، تەنیا لە بەرامبەر پارێزەرەکەی وەڵامی پرسیارەکان دەداتەوە. شارۆخ زەمانی دوای ئەوەی کە داواکاریەکەی جێبەجێکرا کۆتایی بە مانگرتنەکەی هێنا. شایانی باسە شارۆخ زەمانی ئەندامی بەڕێوەبەرایەتی کۆمیتەی بەدواداچوون بۆ پێکێنانی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان و لێژنەی نۆژەنکردنەوەی سەندیکای کرێکارانی بینا و نیگارکێشیە و پاش دەست بەسەربوون لە تەورێز لە ڕێکەوتی حەفتەی جۆزەردانی ساڵی 1390 هەتاوی بە 11 ساڵ زیندان مەحکوم کرا. ئەگەری نەمانی کارخانەی توانەوەی ئاسنی کوردستان. حامد قادرمەرزی سەرۆکی کۆڕی نوێنەرانی پارێزگای سناب باسی لە گەندەڵیەکانی ئەو دیوپەردەی کارخانەی توانەوەی ئاسنی کوردستان کرد. بەپێی هەواڵە ناوخۆیەکان، حامد قادرمەرزی نوێنەری شارەکانی قوروە و دێگولان لە مەجلسی کۆماری ئیسلامی لە وەڵامی پرسیارێک سەبارەت بە ڕوونکردنەوەی بارودۆخی کرێکارە دەرکراوەکانی توانەوەی ئاسنی زاگرۆز ڕایگەیاند
سەردەمێک کەسانێک لەم یەکێتیە پیشەیە بەکارناسی پەرستاری مانگانە 25 ملیۆن تمەنیان وەرگرتووە و زیادیشی کرد کە ئەوان هۆکاری سەرەکی لاوازی و بێمافی کرێکارانن. سەرۆکی کۆڕی نوێنەرانی پارێزگای سنا هەروەها ڕایگەیاند فەرمانداری ئێستاکەی قوڕوا دەبێت بە دووادەچوون بۆ گرفت و کێشەکانی کرێکاران بکات کە ئەم کارەی نەکردووە. قادر مەرزی زیادیشی کرد کۆمەڵی کەسی دیکەی سەربەدەوڵەت بۆ ماوەی 8 ساڵ موچەیان لە توانەوەی ئاسن وەرگرتووە و بەبێ ئەوەی تەنانەت یەک ڕۆژیش لەو کارخانەدا کاریان کردبێت. نوێنەری خەڵکی قوڕوە و دێگولان هەروەها لە مەجلسی کۆماری ئیسلامی ئاشکرای کرد کە لە ساڵانی پێشوو لە کارخانەوەی توانەوەی ئاسنی کوردستان بۆ 450 کەس بیمە ڕەتکراوە لە حاڵێکدا کە ئەم کارخانەیە نزیکەی 300 کرێکاری هەبووە. قادر مەرزی هۆکاری ئەم بارودۆخەی بۆ سڕینەوە و لابردنی پسپۆڕە خۆجێیەکان لە بەڕێوەبەریەتی کارخانەی توانەوەی ئاسن و جێگیرکردنی کەسانی ناپسپۆڕ بەڵام بەڕووکردێکی سیاسی تایبەت وەسف کردووە. داهاتی چالاکی کارخانەی توانەوەی ئاسن لە جێگەگەلی ناپێویست و بە مەبەستی سیاسی و کولتوری تایبەتی خەرج کراوە و گەشت و سەیرانگەلی سیاسی و کولتوری بە پارەی توانەوەی ئاسن بۆ ناوچە جیاوازەکان ئەنجام درراوە لە حاڵێکدا لە بنەڕەتەوە کرێکارانی توانەوەی ئاسنی لەم گەشت و سەیرانانەدا بێبەش کراون. هەر لەو پەیوەندەدا محەممەد سەدیق عەزیزی نوێنەری کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە چاوپێکەوتن لەگەڵ هەواڵنێریە ناوخۆیەکان وتی دەنگۆکان باز لەوە دەکەن کە وەزیری کار دەستوری نەهێشتنی کۆمپانی پۆڵای زاگورسی داوە و پاش ناڕەزایەتی بەم دەستورە زیادی کرد کە لە ئەگەری نەمانی ئەم کارخانەیە کرێکاران هیچ چەشنە ماف و موچەیەک وەرناگرن و بەم پێیە 300 کەسی دیکە بە ئاماری کرێکارانی شاری قوڕوا زیاد دەبێت. عەزیزی داخوازی کرێکارانی بۆ نوێژەنکردنەوەی کارخانە و دەست بەکاربوونەوەی سەر لە نوێی کرێکاران ناوبرد. عەزیزی پاش پشتڕاستکردنەوەی قسەکانی حامد قادر مەرزی نوێنەری شارەکانی قوڕوە و دێگولان لە مەجلس بەڕێوەبەری ئێستاکەی کارخانەی بە کەسێک بە ناوی ئەلف مۆلابەیگی ناساند، بەڵام زۆربەی گرفتەکانی کارخانەی بۆ سەردەمی بەڕێوەبەریەتی کەسێک بە ناوی هاش نووری گەڕاندەوە کە لە پاش یەک ساڵ بەکارناسی پەرستاری 320 ملیۆن تمەن نزیکەی مانگی 26 ملیۆن تمەن موچە و دیاری وەرگرتووە. نوێنەری کرێکارە دەرکراوەکان ئاماژەی بەم گرفتەش کرد کە لە کاتی تەشەنەکردنی کێشە و گرفتەکان لە نێوان کرێکاران و هاش نووری لە توانەوەی ئاسنی کوردستانەوە پەنایان بردووەتە لای فەرمانداری ئەو کاتی قوڕوە و ئەو لە وەڵامی کرێکاران وتوێتی کە ئێوە مافی هیچ جۆرە ڕاوبۆچوونێکتان سەبارەت بە هاش نووری نییە. شایانی باسە تا ئێستاش هیچ وەڵامێک بە داخوازی کرێکاران نەدراوەتەوە. گیان لە دەستدانی کرێکارێک لە شاری قۆم. یەکێک لەو کرێکارانەی ڕۆژی 24 خاکەلێوە بەهۆی تەقینەوەی تاعمیرگایەکی میکانیکی لە شاری قۆم بریندار ببوو بەهۆی قۆڵی برینەکانی گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی ئیلنا بەهۆی تەقینەوەی تاعمیرگایەکی ماشین لە شاری قۆم کە ڕۆژی 24 خاکەلێوە ڕوویدا بوو 5 کرێکاری میکانیکی ئەو دوکانە و کەسێکی تر سووتان و بریندار بوون. وەک پێشووتر باسکرا بوو یەکێک لەو کرێکارانە بە ناوی مهران شیر محەممەدی کە لە کاتی ڕووداوەکە لە ناو چاڵی تاعمیرگاکە بووە و ڕێژەی سووتانەکەی زۆرتر بووە و بەم بۆنەوە سەر لە بەیانی دووشەممە ڕێکەوتی 25 خاکەلێوە گیانی لەدەستدا. شایانی باسە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار ساڵانە دەیان کرێکار لە ئێران گیانیان لەدەست دەدەن. هەغدەستی دواکەوتووی کرێکارانی کاشی گیلانە لە 1 ساڵ تێپەڕی. یەکێک لە کرێکارانی کارخانەی کاشی گیلانە لە مەنجیل باسی لە دواکەوتنی هەغدەستی 14 مانگ و جەژنانەی 148 کەس لە هاوکارانی کرد. بەپێی راپۆرتی هێرانە کارخانەی کاشی گیلانە کە لە شاری مەنجیل هەڵکەوتووە و خاوەنی پێشینەی بەرهەمهێنانی کاشیە ماوەی چەند ساڵە بەهۆی گرفتی بەڕێوەبەری ئەو کارخانەیە نەیتوانیوە هەغدەستی کرێکاران و باقی خەرجەکانی خۆی بدات. یەکێک لە کرێکارانی ئەو کارخانەیە وتی لە مانگی سەرماوەزی 1392 هەتاوی چالاکی بەرهەمهێنان لەو کارخانەیە ڕاوەستاوە و کرێکاران تەنیا سەردانیان کردووە و هیچ کارێکی بەرهەمهێنانیان نەکردووە. بەوتەی ئەو چالاکە کرێکاریە سەرەڕای دواکەوتنی هەغدەستی 14 مانگ و جەژنانە بەهۆی قەرزاربوونی 1 ملیارد تمەنی کارخانە بە ڕێکخراوی بیمەی دابینکاری کۆمەڵایەتی تەواوی 148 کرێکار بۆ نوێکردنەوەی دەفتەرچەی بیمە تووشی گرفت بووە. ئەو هەروەها ڕوونی کردەوە 2 مانگ لەوە پێش بەوەی سکاڵای کرێکاران بە دژی خاوەنکار پەروەندەی خاوەنکاری کاشی گیلانە چووە بەردەستی بەرپرسانی قەزایی و تا ئێستا هیچ کەس وەڵامدەرەوەی کرێکاران نەبووە. ئەو لە کۆتاییدا ڕایگەیاند
تا ئێستا بۆ بەدواداچوونی هەقدەستی دواکەوتوو چەندین جار لەبەر ئیدارە و دامەزراوە حکوومەتیەکان کۆبوونەوەمان کردووە و لەگەڵ هەندێک لە بەرپرسان قسەمان لەسەر کردووە، بەڵام بەڵێنی بەرپرسان تا ئێستاکە هیچ ئاکامێکی بۆ کرێکاران لێ نەکەوتوەتەوە. گوشار بۆ سەر چالاکانی کرێکاری کورد زیادی کردووە. هاوکات لەگەڵ نزیکبوونەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار، گوشارەکان بۆ سەر چالاکانی کرێکاری لە کوردستان پەرەی سەندووە. بەپێی هەواڵێکی کۆمیتەی هاوانگی بۆ پێکێنانی دامەزراوە کرێکاریەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووداوە لە نزیکبوونەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار، ژمارەیەک چالاکی کرێکاری کورد لە شاری سنە بە ناوەکانی خالد حسێنی، غالب حسێنی، عەباس ئەندەریاری، سوسەن ڕازانی، کوڕۆژ بەخشەندە و مەجید حەمیدی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەوە دەست بەسەر کراون. جێگەی ئاماژەیە ئەم چالاکە کرێکاریانە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە بەتوندی لێپێچینەوە و هەڕەشەیان لێکراوە. گوشارهێنان و گرتنی ئەم چالاکە کرێکاریانە لە شاری سنە لە کاتێکدایەکە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەفتەی خاکەلێوە 5 چالاکی کرێکاری کورد لە بۆکان بە ناوەکانی جەماڵ میناشیری و هادی تەنومەند هەرکام بە 3 ساڵ و نیو زیندانی تعزیری، هەروەها قاسم مستەفاپور، ئیبراهیم مستەفاپور و محەممەد کەریمی هەرکام بە 2 ساڵ زیندانی تعزیری مەحکوم کران. جێگەی وەبیرهێنانەوەیە ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هەر ساڵە و بەهۆی ترس لە گرتنی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار لەلایەن چالاکانی کرێکاری لە کوردستان دەست دەداتە گوشارهێنان بۆ سەر چالاکانی کرێکاری و وەک لە هەواڵەکانیشدا دەرکەوتووە، ئەمساڵیش بە هەمان شێوە و هاوکات لەگەڵ نزیکبوونەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار ڕادەی گوشارەکەی بۆ سەر ئەم چالاکانە پەرە پێداوە. هەر ساڵە 1 ملیۆن دەرفەتی کار بۆ دەرچوون لە قەیرانی بێکاری پێویستە. ئامارەکان دەری دەخەن لە ماوەی چەند ساڵی دواییدا ڕێژەی بێکاران بە بەردەوامی ڕوو لە زیادبوونە. بەپێی راپۆرتەکان، عەلی ڕەبیعی وەزیری کار، تەعاون و ڕەفاهی کۆمەڵایەتی ئێران لە وتوێژ لەگەڵ هەواڵنێران وتوێتی ئێمە لەگەڵ بێکاری کەڵەکەبوو بەرەو ڕووین و بۆ دەرچوون لەو دۆخە هەر ساڵ پێویستمان بە 1 ملیۆن دەرفەتی کار هەیە. بەوتەی ئەو بەرپرسە، سەرەڕای ڕێژەی ئاماری بێکاران ویست و داواکاری بۆ کاریش لە ماوەی چەند ساڵی ڕابردوو گۆڕاوە و ڕێژەیەکی زۆری بێکاران خاوەنی خوێندەواری باڵان و دەوڵەت بۆ دەرچوون لەو دۆخە لانیکەم پێویستی بە گەشەی ئابووری 7% هەیە. لە حاڵی حازردا زۆربەی کارگە و بنکەکانی بەرهەمێنان لەگەڵ قەیرانی سەرمایە بەرەوڕوون، بەرزبوونەوەی نرخی هەڵاوسان و هاوردەکردنی لە ڕادەبەدەری شتومەک باری ئەو قەیرانەی قورستر کردووە. ئەو وتانەی وەزیری کار لە حاڵێکدایە کە لە بودجەی ساڵی 93 هەتاوی بەشی عمران و ئاوەدانکردنەوە لە چاو ساڵی ڕابردوو 37% کەمی کردووە و دەوڵەت بەگشتی لەگەڵ کەمی بودجەی 50,000 ملیارد تمەنی بەرەوڕووە. هەرچەند ئاماری جۆرا و جۆر سەبارەت بە ڕێژەی بێکاری لە ئێران بڵاو دەبێتەوە، ئامارگیری کاری لە ئێران لە پاییزی ڕابردوو ڕێژەی بێکاری 10.3 لە سەد و 2 ملیۆن و 401,000 بێکاری بەراورد کردووە. زۆرترین ڕێژەی بێکاری لە ناو ژنان لە قۆناغی تەمەنی 20 تا 24 ساڵی بووە. لە کۆتایەکانی مانگی ئاپریل و سەرەتاکانی مانگی مەی ساڵی 1986دا کرێکارانی ئەمریکا کە پێشتر خواستەکانی وەک باشترکردنی دۆخی کار و کەمکردنەوەی سەعات کار لە 10 سەعاتەوە بۆ 8 سەعاتیان هەبوو مانیان گرتبوو چونکە کەس وەڵامی بە خواستەکانیان نەدەداوە. زیاتر لە 90,000 کرێکار لە زیاتر لە 1200 کارگە و شوێنی کار دەستیان لە کار کێشا بوو. دۆخی کاری ئەو سەردەما زۆر لە ئێستاش خراپتر بوو. لە بیرمان نەچێت کە یاساکانی کار و ئەو قانونی کارانە وا پشتیوانی لە کرێکار دەکات وەک سەعات کار، بیمە، ئیزافەکاری و ئیمنی و دەیان بڕگەی دیکە هیچیان نەبوون و هیچیان بە 1 ڕۆژ بە بێ شەڕ و کێشە و زەحمەت و قوربانیدانی کرێکاران نەهاتوەتە ئاراوە. بەر لەو یاسایانە شوێنی کار جەهەنەمێک بوو بۆ کرێکار تەنیا لە بەرامبەر حەقدەستێکی وەها کەمدا کە بەشی نانی خواردنێکی ئاسایی نەدەکرد. منداڵان 15 سەعات لە ڕۆژدا لە کارگەی چڵکن و ناتەندروستدا کاریان پێدەکرا و ئازاری جەستەیی دەدران و نیوەی حەقدەستیشیان وەرنەدەگرت. ژنانی حامڵە دەردەکران و بەگشتی بەشێک لە ئینسانەکان بەردەی بەشێکی دیکە بوون و حاکمیەتی ئەو سەردەمەش پشتیوانی خاوەن کارخانە و سەرمایەکانی دەکرد.
بڵێ کرێکارانی ئەو کاتی ئەمریکا وەک زۆر شوێنی دیکە لە وڵاتانی ئوروپاییەکان و ئەو وڵاتانەی کە بە خێرایی دەبوونە سەنعەتی لە بەرامبەر ئەم وەزعە خراپەدا هەڵوێستیان هەبوو. لە چوارم ڕۆژی مانگرتنی 90,000 کەسیەکەیاندا و لە کاتێکدا کە وەڵامی خواستەکانیان نەدرابووەوە کە تەنیا خواستی ڕەفتاری ئینسانانە و قانونی ئینسانانە بوو بۆ کرێکاران، لە شاری شیکاگۆ بە هێما ناڕزایەتی ڕێگایان دەپێوە کە بە پیلانێک ناڕزایەتیەکەیان تێکدان و بە بیانوویەک پۆلیس گرتنیانە بەر ئاگری چەک و زۆرێک لەو کرێکارە وەزاڵە هاتووانە قەتڵ و عام کران. ئەگەرچی ئەم ڕووداوە لە ئەمریکا ڕوویدا بوو، بەڵام باس و هەواڵەکەی بۆ هەموو کرێکارانی وڵاتەکانی دیکە گرنگ بووە و هەتا ئێستاش هەیە. ئەگەر لە وڵاتێک قانونێک بە نەفعی کرێکار بگۆڕێت، دەبێت نمونە بۆ ئەوەی کرێکارانی وڵاتەکانی دیکەش ئەو قانونە داوا بکەن. ئەگەر لە شوێنێک کرێکاران داهێنانێک لە خەباتی خۆیاندا بکەن، ئەوە هاوچینەکانیانن لە شوێنەکانی دیکە پەیڕەوی لەو داهێنانە دەکەن و ئەوانیش بۆ باشترکردنی ژیانیان ئەو کارە دەکەن. هەر بۆیە لە خەباتی کرێکاریدا بەهۆی وێکچوونی وەزع و دۆخی ژیانی کاریگەرەوە زۆر بۆ نەو ڕۆژی دیاری کرا و حاڵەتی وەک یەک لە وڵاتەکاندا هەیە کە ڕۆژی یەکی مانگی مەیش بووە بە یەکێک لەو بۆنە سەرەکیانە و لەو کاتەوە هەتا ئێستاش و لە زۆربەی وڵاتەکان لەلایەن کرێکارانەوە ڕێزی لێ دەگیرێت. لە بیرمان نەچێت 8 سەعات کار لە ئەمریکا و ئینگلیس و ئێران و کوردستاندا هەر 8 سەعات کارە و هەر دەبێ ئینسان ئەو کارە ئەنجام بدا و کاریگەری هەموو دنیا وەک یەک لە گۆشت و خوێن و وەک یەک ماندوو دەبن و ئازار دەبینن. بۆیە قانونەکانی کاریش کە بە قوربانی و زەحمەت و خەباتی زۆری کرێکاران هاتوونەتە ئاراوە بۆ بەرژەوەندی کرێکاران لە هەموو شوێنێک بەکاردێن و نەتیجەی قوربانیدانەکانی وەک ڕۆژی یەکی مەی 1986 و ئیدامەی خەباتی ئەو ڕۆژەیە. ئەوەش بڵێن کە هێشتا زۆری ماوە کە جیهان و بەتایبەت کوردستان و ئێران خاوەنی یاسای کاری پێشکەوتوو بێت و بۆ کرێکاران و ئەم خەباتە ئیدامەی هەیە. خۆشەویستان، لە ئیدامەی بەرنامەکەدا و هەروەک لە سەرەتاوە باسم کرد، میوانمان هەیە و پرسیاری لێ دەکەین. میوانی بەرنامەی ئەم جارەمان مەنسوور ئۆسانلو لە سیما ناسراوەکانی بزوتنەوەی کرێکاری ئێران و هەروەها لە ڕێبەرانی بزوتنەوەی کرێکارانی شیرکەتی واحدی تارانە کە لە زۆربەی ئیعتساب و داخوازیە کرێکاریەکانی ئەو کرێکارانەدا ڕۆڵی بەرچاوی هەبووە و هەروەها ماوەیەکی زۆریش لە زیندانەکانی ئێران بووە و چەند جارێک تا ئاستی مردن مانی لە خواردن گرتووە و هەروەها لە ساڵی ڕابردووشدا برایەکی دیکەی بە ناوی ئەفشین ئۆسانلو کە ئەویش لە چالاکانی کرێکاری بوو لەژێر ئەشکەنجەی مەئمورانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا. پرسیارم ئاوا ئاراستەی بەڕێز مەنسوور ئۆسانلو کردووە کە دۆخی بزوتنەوەی کرێکاری لە ئێران و لە کوردستاندا لە نێوان یەکی ئەیاری ئەمساڵ و ساڵی ڕابردوو چۆن هەڵدەسەنگێنی و چه گۆڕانکاریەک لەم ماوەدا بەرچاو بووە. یک مسئله اساسی که هست این هستش که الان اگر شما یک جمع‌بندی داشته باشید به نسبت سطح اعتراضاتی که کارگران ایران در سال گذشته داشتن، از سال 92 تا آخرش، یعنی از اول ماه مه پارسال تا آخر سال 92 556 حرکت اعتراضی داشتیم، به علاوه اعتراضاتی که در داخل کارخونه ها بوده و یا در به اصطلاح خیابان ها و میدان ها و جلوی مجلس و جلوی ادارات و این جوجه ها. و در کردستان هم که خب ما با شاهد بارها دستگیری مبارزین کارگری کرد بودیم و به زندان بردن اونها و بازجویی های متعدد و اینکه میبینیم که بسیاری از مبارزین کرد رو صرفاً برای یه نوع پیشگیری ادارات اطلاعات میبرن از دوستان مثلا کمیته هماهنگی یا از دیگر نهادهای کارگری و به اونها تذکر میدن، فشار میارن که اینها در مقابل
اول ماه مهر مردم رو دعوت به تجمع، تظاهرات و حضور در مبارزات به اصطلاح جشن اول ماه مهر و پیکار اول ماه مهر. این جشن یک جشن مبارزاتی است که به خاطر احقاق حقوق و به دست آوردن شرایط بهتر زندگی برپا میشه و یک جنبه مبارزاتی داره. مثلا ما اگه نگاه کنیم میبینیم به نسبت سال قبل امسال توی همین یک ماه فروردین تعداد اخراج‌های بیشتری ما متاسفانه داشتیم. تعداد تغییر قراردادهای از رسمی به غیر رسمی و قراردادی داشتیم و تحولاتی که صورت گرفته در بسیاری از جاها نه تنها به سود کارگرها و کارمندا و معلم‌ها و دیگر زحمتکشان مثل روزنامه‌نگارها و دیگران نشد، بلکه کاملا برعکس به جایی رسید که اینها رو وادار به تعرض بیشتر کرد. همین الان ما اگر نگاه بکنیم می‌بینیم که مثلا حسن سعیدی و مرتضی کمساری از اعضای سندیکای کارگران شرکت واحد رو دستگیر میکنن قبل از عید، موقعی که اونا با همکاراشون دارن صحبت میکنن درباره انتخابات غیرقانونی شوراهای اسلامی در شرکت واحد اتوبوسرانی تهران و بعد اونها رو دوباره میارن محاکمه میکنن همین چند روز پیش در فروردین ماه که شاید یه پرونده خلاف براشون درست کنن ببرن زندان که خب موفق نشدن. یا میبینیم که آقای شاهرخ زمانی در زندان در چه شرایطی قرار میگیره، جابجایی غیر قانونی میکنن، مجبور میشه دست بزنه به اون اعتصاب غذای وحشتناک که 22 کیلوگرم از وزنش از دست بده و بالاخره با یک اتحاد همبستگی ملی و کارگری و جهانی، جمع‌آوری امضا، خبررسانی، نهادهای بین‌المللی حقوق بشری مثل امنستی هیومن رایت یا دفاع از حقوق بشر و همچنین اتحادیه‌های بزرگ کارگری مثل آیتیوسو اخطار میدن به حکومت جمهوری اسلامی، نامه می‌نویسن به دفتر خامنه‌ای و رئیس جمهور و دیگران که آقا ایشون رو آزاد کنید و برگردونید به سر جای اول خودش تا ایشون دست از اعتصاب غذاش برداره. و همینطور دوستان ما در کردستان مثل آقای محمد مولانایی، واحد سیده و یوسف آبخرابات که کاملا بیگناه فقط به صرف حضور داشتن در کمیته هماهنگی مورد این همه فشار و آزار و زندان و بازداشت شدن و بهشون حکم زندانی دادن و زن و بچه اونا الان در این شرایط سخت تنها موندن و تازه بایستی هزینه زندان اونها رو هم تامین کنن. ولی میبینیم با کمال شجاعت پیام تبریک به مناسبت اول ماه مهر میدن و درخواست حضور و تجمع میکنن همین سه کارگر قهرمان کرد ما. و یا قبل از اینم که مهرداد و دوست دیگرش که فقط چون تو کردستان عراق کار میکردن بازگشتن به ایران زندانی شدن، بازجویی شدن، اذیت شدن و مهرداد صبوری منظورم هست و حالا میبینیم که اونها رو با قید وثیقه سنگین مرخصی دادن از زندان اومدن بیرون. همچنین در واحدهای دیگه مثلا تجمع کارکنان پتروشیمی اصفهان جلوی وزارت نفت و اخراج 500 کارگر شرکت جیلیکس خرمشهر و همچنین عدم رسیدگی به درخواست‌های کارگران معدن چادرملو که اون همه پر سر و صدا و بارها اعتصاب، تجمع، دستگیری 28 کارگر و بعد آزاد کردن اونها به تدریج، ولی هنوز هم که هنوزه یکی از همکاران اونها که به عنوان مسئول انجمن صنفیشون بود و قول داده بودن که برگردونن سر کار هنوز متاسفانه بر نگردوندن سر کار و زندگی سخت اینها ادامه داره. آقای بهرام حسنی نژاد که از کارگران شرکت آسفالت توش بود به عنوان نماینده حضور داشت و در رابطه با حضور در جلسه هیئت‌های کار استان یزد اعتراض داشت به این اخراج‌ها و متاسفانه می‌بینیم که هنوزه کارفرما بعد از 40 روز که ایشون آزاد شده و قول داده بود که برگردونه ایشون سر کار باز نگردونده و بسیاری از اون افزایش حقوق‌های عقب افتاده را پرداخت نکرده و حتی حقوق و دستمزد آقای حسنی نژاد رو هم از آذر ماه سال 92 تا امروز بهشون پرداخت نکرده. و در مجموع که ما نگاه میکنیم میبینیم
سطح اعتراضات کارگران در ایران و در کردستان هرچند بالا رفته، ولی این بالا رفتن برای ایجاد یک امکانات بهتر و بیشتر نیست. متاسفانه برای حفظ وضع موجود و گرفتن حقوقشون و یا حفظ شغلشون هست. در بسیار از شهرداری ها در همین شهرهای کردستان ما میبینیم خیلی از کارگران رو 2 ماه 3 ماه 4 ماه حقوقشون رو نمیدن، عقب میندازن و اینها به خاطر گرسنگیشون مجبورن دست به مبارزه بزنن که اون حقوقای عقب افتاده رو بگیرن. و در خیلی شهرداری دیگه مثل قزوین، هرات، اهواز، حتی بعضی از مناطق تهران، به هر حال جمع‌بندی این است که شرایط دشوارتر و سخت‌تر شده برای طبقه کارگر ایران، خب به خصوص برای کارگران منطقه کردستان که منابع تولید منظور صنعت و کارخانجات کمتر اونجا هست، کمتر توجه شده و در نتیجه خیلی از کارگران کرد الان مجبور شدن کولبر بشن و برن بار از اون طرف از کوه‌ها از برف با اون سختی بیارن و اونجا هم تازه مورد حمله و تیراندازی و کشتار و زخمی شدن میشن، هم جانشون و هم سرمایه ناچیزشون رو که برای کولبری به کار انداختن از دست میدن، گاهی زندانی میشن و اون لوازمی که آوردن از دست میدن. شرایط بسیار سخت و بحرانی است و مبارزه هم به همین نسبت خوب سطحش بالاتر اعتراضها و تا زمانی که به همبستگی همه کارگران در سطح کردستان و سپس در سطح کشور نینجامه، متاسفانه میبینیم که این شرایط سخت و بحرانی از سوی کارفرماها و حکومت تحمیل داره میشه به کارگران و خانواده هاشون و این با یک همدستی هست با سرمایه‌داری بزرگ و شاید سیاست‌های بین‌المللی که حتی این آقای روحانی از روزی که اومده در جهت اون سیاست‌ها قدم برمی‌داره و مشکلات رو برای کارگرها، حقوق بگیرا، فرهنگیان، بازنشسته‌ها، هنرمندها حتی بهتر ما می‌بینیم عملا نشده. شعار زیاد دادن، وعده زیاد دادن، گاهی هم تو سخنرانی‌هاشون یه عده‌ای رو جمع می‌کنن یه حرفایی میزنن ولی هیچ اتفاق جدیدی برای بهتر شدن زندگی کارگرها چه در کردستان چه در بقیه جاهای ایران ما به چشم نمی‌بینیم. یەکێکی دیکە لە پرسیارەکانم ئەوە بوو کە بۆچی چەشنێک پەرتەوازەی بە بزوتنەوەی کرێکاری ئێرانەوە دیارە، بۆ وێنە هەز دەکرێت کرێکارانی حەوت تەپە هاو ئاهەنگ نەبن لەگەڵ شیرکەتی واحید، ئەوانیش هەروەها نەبن لەگەڵ ئێران خودرو و هەتا شوێنەکانی دیکەی ئێران. لە بنەڕەتدا هۆکار سەرکوتە یا چه هۆکارێکی ناوخۆیی دیکە هەیە بۆ ئەوەی ئەم هێزە بەرینەی کرێکاران یەک نەگرێت؟ سوال بسیار خوبیه. به همین دلیل دردی که خود من هم دارم همینه و رنجی که میکشم همینه که چرا موقعی که این همه دردها مشترک، اخراج کردنها، حقوق ندادنها، سطح دستمزد پایین نگه میدارن، امنیت شغلی همه کارگرها در همه جای ایران تحت فشار هست و امنیت شغلی رو دارن از بین میبرن، بیمه‌های تامین اجتماعی و سوابق کارگرها داره پایمال میشه و متاسفانه میبینیم به جز بیمه پولای اضافه هم بایستی بدن به عنوان فرانشیز. همه این دردها در همه جای ایران مشترک است. واقعا این دردناکی که ما میبینیم که یک حرکت متشکل و متحد بین تشکل‌های موجود حداقل مستقلی که حکومتی نیستن شکل نمیگیره. آسیب شناسیش همونطوری که شما میگید همینه، یعنی یک خب سرکوب شدیدی که هستن امروز نمیدونم شما خبر دارید حتی در داخل زندان در بند 350 ریختن و حدود 5 ساعت زندانی ها رو کتک زدن، زندگیشون رو به هم ریختن، لوازمشون رو زیر و رو کردن و باعث شد 30 نفر زخمی بشن و 10 نفر در حد خیلی شدید خونریزی کردن، حتی جمجمهشون ممکنه آسیب دیده باشه، شکستگی دست و پا و انگشت دست و پا و اینطوری و الان خیلی ها رو به بهداری بردن. همین امروز پنجشنبه این اتفاقات در زندان 350 اوین افتاده و این نشون میده که چقدر سرکوب در همه جا بر علیه کارگرها و مبارزین شدید هست. علاوه بر سرکوب من فکر میکنم یک نگاه شاید حتی وحدت طلب در بخشی از کسانی که سطحی از این جنبش‌های کارگری مثل هم که گفتید
مثلا در سندیکای نیشکر هفت‌تبه یا سندیکای شرکت واحد و ایران خودرو یا تشکل‌های دیگه فلز کار مکانیک و دوستان دیگه که تلاش دارن میکنن در کانون مدافعان حقوق کارگر و کارگران پروژه‌ای، شاید به خاطر نوعی تفکراتی که شاید برمیگرده به 30-40 سال قبل و بعضی از اون دوستان ما بر پای اون تفکرات نوعی نگاه شاید هم سیاسی به قضایا دارن و اون تخم تفرقه حکومت و تخم سرکوب حکومت هم اضافه میشه بر اون نگاه ها که این حمایت های به اصطلاح میدانی و حمایت های تبلیغاتی تشکیلاتی رو این تشکل‌ها اونطوری که باید شاید هنوز از هم نمی‌کنن و بایستی ما که اینجا امکان رسانه‌ای در اختیارمون گاهی قرار میگیره و بتونیم حرف بزنیم، سعی کنیم که نقطه ضعف از بین ببریم و از همه این یاران و عزیزان بخوایم که از مبارزات همدیگه پشتیبانی کنن، سعی کنن کانال‌های ارتباطی بین تشکل‌های موجود برقرار کنن و حرکت مشترک داشته باشن در جایی که یک اتفاق اعتراضی میفته و این حالت پراکنده اعتراض رو بتونیم غلبه بکنیم بهش و به یک اعتراض همبسته و هماهنگ تبدیل بکنیم. این دیدگاه‌های ممکنه تفکری و شاید سیاسی در بعضی از ذهن‌ها غلبه کنه. از طرف دیگه هم خیلی از مبارزینی که الان در این سندیکا و نهادها دارن کار میکنن کارگران جوانی هستند که از تجربه نسل‌های قبلی کارگری دهه 40 و 50 و حتی دهه 20 و 30 شاید محرومن و اون روابط چگونگی شکل دادن تشکل‌های وسیع منطقه‌ای و سراسری رو ندارن و باید کار آموزشی و پرورشی داشته باشیم هممون با هم در داخل در این جایی که ما هستیم که به نوعی با رشد آگاهی برای اتحاد سراسری این نقطه ضعف عمده جبران بشه. بە سەرنج بۆ ئاڵوگۆڕەکانی بازاڕ و ئەرز و سیاست و تەحریم و هەتا دوایی و هەروەها بە سەرنج بۆ وەزئی بەرهەمهێنان لە ئێراندا داهاتووی نزیکی چەند مانگە و یەک ساڵەی دۆخی کرێکاران بەرەو کوێ دەڕوات و لەم وەزعەدا کامانە ڕێگا چارە بۆ کرێکاران لە بواری بزوتنەوەی داواکاریدا بۆ مافەکانیان پێشنیار دەکرێت. ئەمە دوایین پرسیارم بوو لە بەڕێز مەنسووری ئوسانلو. سوالها خوب مهمن و گاه دشوار چون روند حوادثی که من نگاه میکنم متاسفانه همدستی حکومت با بانک جهانی پول و اینکه به هر قیمتی این حکومت میخواد سعی بکنه رضایت اینجور بانک ها رو جمع بکنه و سیاست های ضد کارگری و دولتی و ملی رو پیش میبره. با این روندی که از پارسال تا حالا میبینیم که بخش تولیدی شدیداً ضربه خورده، بخش تجاری رشد کرده، واردات خیلی بیشتر شده و غلبه کرده بر تولیدات داخلی. در نتیجه خوب شرایط خوبی رو نمیشه برای کارگرها پیش بینی کرد و ما میبینیم روند بیکارسازی ها، تعطیل کارخونه ها، اخراج ها و عدم توجه به وضعیت زندگی و حقوق و دستمزد کارگرها هر روز داره بدتر میشه. خب این روندی است که به خاطر پراکندگی جنبش کارگری و سرکوب شدیدی که موجوده داره پیش میره. همینطور به نرخ ارز توجه کردید، دوباره نرخ ارز از قبل از عید تا به حال که 3000 زیر 3000 تومان 2940 960 تو تهران بود، دیروز آخر خبر که من دیدم به حدود 3200 تومان دوباره رسیده و روند افت و خیزش باز رو به رشد، یعنی قیمت ها داره میره بالا. سیاست های اقتصادی هم که با افزایش قیمت سوخت و انرژی همینطور روی بقیه کالاها اثر میذاره، از جمله حمل و نقل و هزینه زندگی و مواد خوراکی و به خصوص بهداشت و درمان که هر روز داره دورتر میشه از دست زحمتکش‌ها. شرایط خوبی نیست و این شرایط متاسفانه سختری رو داره برای کارگران و مردم ایران رقم میزنه و در این بین راهی ما نداریم غیر از اینکه مبارزه طبقه کارگر ایران به طرف اتحاد و همبستگی پیش بره و ما بهش کمک بکنیم. این چیزی است که من فکر میکنم و امیدوارم که هرچه زودتر ما بتونیم اینو کمک کنیم بهش این روندو.
خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان لە ڕۆژی جیهانی کرێکاردا بەو هیوایی کە بتوانین لەمە بەدواش تەلاقەی ڕووناکی پرسی کرێکاری کوردستان و ئیران بین و هەروەها لە خەباتی بێوشانی کرێکاراندا یارمەتی دەربین. جارێکی دیکە یەکی مانگی مەی لە هەموو لایەکتان پیرۆز بێت و سەرکەوێ بزوتنەوەی ئینسانی و حەقخوازانەی کرێکاران و چەوساوەکانی کوردستان. تا به حال افتادن شاتوت را دیده ای که چگونه سرخیش را با خاک یکسان می کند؟ هیچ چیز مثل افتادن در داور نیست. من کارگرهای زیادی را دیدم از ساختمان که می افتادند شاه توت می شدند.